الله أكبر الله أكبر. السلام عليكم ورحمة الله. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم اغفر لهما وارحمهما وتجاوز عنا وعنهما. الناس مثلا احمد وبالنسبة أو تشيكا أو رواري سعد ششويني يبوا أو جماعتي كوماليكا البوين بارجراني لو منطقي بالكايتي بتايبتي لو سنوري قضايا شومان جندكاني جندجولو أوانا بلو بعامي گوندشینەکان لیان بێزار بووینە کۆچەریەکان بەشی هەرە زۆری بەوت لەی هاوینێ هەموو لە پێناوی ئەو کۆمەڵی بووکە هات نەخوارێ ئێستا بەو ئێوارەی ئەوانە کە چوینە گوندی خۆیان ژێری خۆیان باو باپیری خۆیان کە گوایە هەندێک ئەسپینداریان بڕینە کاکە ئەسپینداران لۆ ئەبڕن لۆ نابڕن کە کێشەکە دروست بە و تەقەیان لێ کردین ئەوانیش بێچەک بووینە دوو برا شەهید بووینە و دوو براشیان بریندار بووینە بەو ئێوارەی هەموو سەبەبەکەی ئەو جەماعەتی کۆمەڵە و دموکراتی نەکە لە منتیقەیما ئاژاوایکی گەورەیان ئەوە ناوە ئەوجا تۆبارانی منتیقەی و دەرکردنی کۆچەریەکان و گوندەکان ژیانیان نەمایە و ئەوانی شینایان کردیە ژیانیان نەمایە و هەتا گەیە نەتیجەی ئەوانە کە هاتینە لەوێن دەرێ ئەوە فەرموودوو کەسی باڵەکایەتیشیان شەهید کرد بە هیچ و خۆڕایی و لە خۆڕایان وا شەهید کردن بەڵێ بریندارەکان یەکیان خراپە ڕەوانی هەولێریان کردی ئەیکیشیان باشە هەر لە چۆمانە وڵا داواکاریمان لە حکومەتی هەرێم هەیە ئێوە گەیەن نەتیجەی بنبڕ کرایانی حکومەتی هەرێم ئەگەر بەوەیەوە هەڵنەستیتن ئەگەر ئەو جاوانەبی دەبی خەڵکە منتیقەی چۆلکە ینی بالۆوان بمینێتەوە و خەڵکە بێ وەچی زمانی حکومەتی بێ بچیتە خواری لە خۆ ئەردوگایانە و منتیقەی لەوان بەجێ بێڵیتە هەرواشی لێدێ ئەگەر حکومەت ئەو هیمەتەی نەکاتن ئەوانە لەو سنوورانە هەلا نەبا ئەو بارەگانە نەپێستنەوە خەڵکە بەجێ دێڵیتن خەڵکە ئەڕواز لێدینی تو بەجێ دێڵی لۆوە